چین و توێژەکانی هەڵەبجە لەبارەی برارەکانی دادگای فیدراڵی عێراق لەبارەی موچەی فەرمانبەران دڵخۆشن دەڵێن پێویستە حکوومەتی ماوە بەسەرچوو هێرێم هیچ کێشە و بەربەستێک لە بەردەم بڕیارەکانی دادگای فیدراڵی دروست نەکات، چونکە سەرجەم بڕیارەکان لە بەرژەوەندی میلەت و موچەخۆرانی هێرێمە دوای 10 ساڵ لە پاشەکەوتکردن و دواخستن و لێبڕینی موچەکانیان لەلایەن دەسەڵاتدارانی هێرێمەوە. بڕیارەکانی دادگای فیدراڵی زۆر باشن لە مەسلحەتی میلەتە، لە مەسلحەتی حکوومەتیشە. بۆ حکوومەت ئەگەر پێی بزانێ ئەمەیە مەشاکیلی ئەم میلەتە چارەسەرەکە کە چارەسەری کرد ئەوانیش بە ئاسانی دەوڵەتداریان پێکرێت. بەخوا ئەگەر میلەت بژێوی نەبێ ئەمان دەوڵەتداریان پێ ناکرێت. بەخوا یعنی فترەیەکی کەمی تر ئەگەر ئاوا بە دژایەتی کردنی میلەت بمێننەوە بەخوا ناتوانن نامێنن. هەرخوا خۆی گەورە نەبە. دادگای فیدراڵی عێراق ڕۆژی 21 ئەم مانگە چەند بڕارێکی لە بەرژەوەندی فەرمانبەران و موچەخۆران دەرکرد. لەوانە حکوومەتی عێراق ناچار دەکات مانگانە موچەی فەرمانبەران هێرێم ڕەوانە بکات و حکوومەتی هێرێمیش ناچار دەکات داهاتی نەوتی و نانەوتی ڕادستی حکوومەتی عێراق بکات. باشترین ئیشێک بوو کە دادگای فیدراڵی کردی، چونکە بەڕاستی ئەم دەسەڵاتەی خۆمان حساب بۆ نە میلەتەکە، نە حساب بۆ چینی مامۆساکە، نە حساب بۆ شەقامەکە، حساب بۆ هیچ کەسێ ناکە. بەڕاستی ناچاری بوو دادگای پێنایان بردە بەر دادگای فیدراڵی. بەڕاستی ئیشێکی زۆر باشە. هیوادارم ئەمە بێتە سەرەتایەک بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی ماوە بەسەرچوو بەخۆیان بچێتەوە ئیتر جارێک تر دەست نەبا بۆ قوتی موچەخۆران و بۆ قوتی هاوڵاتیان. کارێکی باشیان کردووە بۆ قەلانە دەریان کردو بۆی ئەو پارەیە بکەوێتە بازاڕ و موچەخۆران هەمومان یەک لە کاتی خۆیان پارە وشت وەرگرن مەعاش وەرگرن بژێویەکەوێتە ناو بازاڕ و خەڵکێکی تریش کە لە مەعاشەکە ئیسفادە نەکات لە بازاڕەکە ئیسفادەکات. یەکێکی دیکە لە بڕیارەکانی دادگای فیدراڵی دواکەوتن و پێنەدانی موچەی فەرمانبەران هێرێمی کوردستانی بە نادەستوری ناوبردووە. لەگەڵەوەشدا چەندین بڕیاری گرنگی لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە دەرکرد کە ئەو بڕیارانە لە شەقامی شارەکانی هێرێم پێشوازی لێکراو بۆتە جێگی دڵخۆشی وڵاتیان بەگشتی. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.